داهاتی ئەم کۆنسرتە بۆ مناڵانی بێسەرپەرشتە لە درێژەی کاروسالەشەکانمانە وەکو گروپی موزیکی سەنهەند ئەمە چوار هەم بۆ پێنجەم کۆنسرتمانە کە داهاتەکەی هەم بۆ مناڵانی بێسەرپەرشت و هەم بۆ نەخۆشخانەی هیوایە. ئێمە وەکو ڕێکخراوی نازی بێسەرپەرش لەگەڵ گروپی میوزیکی سەهەندا هەستاوین بە ئامادەکردنی سازانی ئەم کۆنسرتە کە داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ مناڵانی بێسەرپەرشت و خۆشبەختانە ئەوە تاکەوەکو بینی کە قرباڵغێکی زۆری پێوە دیارە و هیچ بلیتێک نەماوە لە ئێستایە و هیوادارین کە توانی بێتمان لەم دۆخەنە هەموارەی کوردستانە لایەک لەو مناڵانە بکەینەوە هەم کاتێکی خۆشیش بۆ خەڵکی خۆماندا بکەین. ئێمە وەکو گروپی خانمان پێکاتین لە چل ئافرەت لە پێناو بایەقدان بە توانەکانی ئافرەتان و پیشاندانی فۆلکلۆر و کاری دەستی ئافرەتان و ژنانی کورد لەم پێشانگایەدا زیاتر لە 800 پارچە نمایش کراوە کە لە هەموو مەجالێکی تێدایە کاری دەستی و چنین و فۆلکلۆری کوردی و بێجگە لە جوانکاری تر. من وەکو بەشدار بوویەک لەم پێشانگایە حەزم کرد بە کاری دەستی ئەکسوارات بەشداری بکەم کەەوە هەر حەزێکی خۆم بوو زۆر لەمێژە حەزم لەم بوارە بوو ئەمەش زیاتر بۆ بەرزکردنەوەی ئەم کارە بەڕای من پێم باشە هەر ئافرەتێک کە حەزێکی هەیە لە ماڵەوە بێ ئیش دانەنیشێ بۆ خۆی پەرە بە هونەرەکەی خۆی بدات و هەوڵ بدات. ئەمە محەلەی فولادیە باوەڕ بکە هەر ئەوە شەو زلزلەکە هەو 6 نەفەری لێ مرد ئەمە گشتی کوشتەی دا ئەم ماڵگەلێ کوشتەی دا و هێمەش گیر و گرفتی فرەیەکمانەس و ئەوە تۆز ڕێ ساڵقمانە ئاسممانردە و نەخۆشین و مشکلی حماممانەس و مشکلی دەشوەی مانەس و مشکلی حەچی چتە هەستمانەوە لە ئیتر ئەم دەوڵەتە بزانە خۆی خوای خۆی خەیرە هەرچی هەست کۆمەکمان بکە حمام و دەشوەیەکمان بۆ بنێ. وەزیەت ماڵێ منە 3,000 ئاجڕیش داشتمە یەک لێشە نەمەی لە ڕێ خوددا هەرکە زاتی وەتمە بنێرێ بووە چونکە مردم ئێتیاجیان بیە چادرەوانەی خستنە ییشە وەزیەتم ماڵە ئیمەی دیوار کلش دامەر تەخریب مالێ فولادیە خۆتان زانین لە تمام جهان گشت فیلمەلی گردنە ئەسەلی گردنە پەخشە و بیە واقعا بێشترین زەرەر چون ماڵی چ گیانی مەهەلەدا ئەسێ يعني كل الماضي يعني تشكيل تقنية